وەرە داینشە سیرکە چیپسیشن هەیە بۆ خۆمان سەیری فیلم دەکەین. حەلیجان یەکتەنم لەو کاسەتە کۆپی کردووە. ئەوە دنیایە. گەر بزانم شتێکم بەسەر بێ ئەوە بۆ خۆم دانە بەدانێ بڵاو دەکەمەوە. گەردەتەوە مەبە. پێش وەخت بیر بکەوە عەلی. باشە بنەو کاسەتەم لەچێ هێناوە؟ ها؟ ئەمە لای ئازیزترین هاوڕێت بووە. چەندین ساڵم کاسەتە لە لای چێ بووە عەلی؟ قەت بە توێ وتووەم کاسەتێ لەلایە؟ ها؟ کێ چەندین ساڵم پەنجەکانی یاری بە تۆ کردووە عەلی؟ ها؟ من تۆ دەناسم عەلی. تۆ پیاوەکی دەبەنگ نییە عەلی. قوربانی چاوت بووم کەمە بیرکەوە عەلی. چێ چەندین ساڵە کراوی سەرناوی؟ من بووم؟ بۆ ئەمە چاردۆتەوە جەنگیز؟ جەنگیز؟ سێری جەنگیز کە لەوێ هاوار دەکا زڕە زڕ دەکا بەڵام تۆش بە یەک چاو دروکان پیاو دەکوژی عەلی. ئەم کاسەتە چێ بەرەو زیندانیە تاتایی دەبا عەلی؟ کورە وەڵڵا هەردووکتان وەک پێنم. تەواو وا بکە بەڵام جارە گوێ بگرە. مادام هەر تێدەچین با بەدەستی خۆمان تێبچین. بوستە عەلی ڕاست دەکەی هەردووکمان خراپەکاری منیش جەنگیزیش تەنانەت خاینیشین بەڵام خۆت بریار بدە عەلی. باشە کام خاین شایەنیەوەی بیگوژی ها؟ بۆیە پێش ئەوەی دەمانچەکە بتەقێنی بیرکەوە. کاممان خیانەتمان لێ کردووی ها؟ کاممان هەموو جارە بە زمانی لوستۆی سەرف کردووە؟ بۆیە ئێستا گەر تۆ بمکوژی ئەو کاستە بڵاو دەبیتەوە. باشە کامان بکوژی لە ئەنجامدا تۆ بەسەر بەستی دەیەڵیتەوە؟ ئەزەل تۆ باشی؟ زۆر باش. بۆ خراپ بم ئەوەنێ من 2 ساڵە چاوەڕوانی ئەوانم ئێستا مافی ئەومەیە خراپ بم بۆ هەموو شتێک مافت هەیە. نەخێر کاکە ئەگەر چێش لەم ساتانە وەرنەگرم بۆچی هێوا شێواش پلانەکانم دادەنا؟ نەخێر ئێتر دوودڵی گرنگی نێماوە. ئەو هەستت دوودڵیە یان وجدانە؟ لەناو لیستەکەم داشتیوان نۆرەی دێ پیاوێنە بتوانێت بە وجدانەوە جێبەجێ بکە. ئەو جەنگیزە دیوە یەکەم جاژ نەخۆشەویستەکەی ئەوەی کە زۆر خۆشی دەوێ ئەو ژنەی براکەی لەسەر فرۆشت دەبێت لەناو باوەشی دەری بێنم و بیبم. هێواش دوایە وتێلی کە هەیەە ئەوەی بەهۆی گۆڕەکەی منەوە دروستیان کرد هەمویان لێ دەبم. یەک شتی ناهێڵم تەنیا و بێ کەسی دەکەمەوە وەکو خۆت. نووسنگی سەرێکی مشتریم هەڵگرت. بۆ کام ڕێگا مامی بەڕێز؟ تۆ جارە لێ خوڕە لە ڕێگا بیری لێ دەکەینەوە. لە شەوانی وەرزستان و لەسەر جادە و سوپڕ ئاوەکانی ئیستانبول لێ خوڕین زەحمەتە وانییە؟ ئۆف زۆر زەحمەتە مامە. باشە ئەو تاکسیە هی خۆتە؟ هی خۆمە مامە. 25 ساڵ 25 ساڵ کۆشکی چەهریە لە قەسری چەهرەدا. ئەگەر کەس نەبووری عیب نابێت ئەگەر بۆ خۆت داوای لێبوردن بکەیت ها؟ وەڵڵا تێنەگەیشتم مامە. مەبەستم ئەوەیە کە پێم بڵێ
ئەگەر ئەو گیانی منی دەوێ ئەگەر بەو کارە هەموو شتێک تەواو دەبێ باگیانم ببات. ماما ئەوە تو دڵی چی لەگەڵ چی قسە دەکەی؟ ئەگەر ئەو کارە بە من تەواو دەبێ با تەواوی کات، با کارەکەم تەواو کات، بەڵام با بیڵێ و پەیمان بدات. ماما ئەوە بزانم ساری تاکسیەکی هەڵە بووی، ماڵ ڕێگای ماڵ خۆتان پێ بڵێ با بتگێنم تخوا. برادەر لەو ماوەیە بە یەکەوە قسەمان کرد کێبڵی مەکینەکەت بڕیوە، ئەو کەسەش تاکسیەکەت لێ بردووە چەپ دەست بووە، سیرکە کەپڵەکەی لە لای چەپ داناوە، بەڵام تۆ دەستە ڕاستی وانە؟ ها سەیری وێنەکەی سەر ئاوێنەکەت کە ئەگەر شتێکی خراپت ئەنجام نەدابێ وێنەکە هی تۆ نییە. تۆ باشی خاڵە؟ گوتپووی باشی 25 ساڵ بە من تەواو دەبێت؟ نەخێر. سەردەمانێک دوو پیاو هەبوو، یەکێکیان زۆر خراپەی بەرامبەر ئەوی تر دەکرد، لە ئەنجامدا هەردووکیان بە تەنیامانەوە. هەروەکو وتم یەکێکیان خراپ و ئەوی تریشیان باش بوو. یەکێکیان هەژار ئەوی تریشیان دەوڵەمەند. یەکێکیان دەژی و ئەوەی دیکەشیان دەمرێت. جا ئەو چیرۆکە هی کێ باهی ئەو بێت. منیش لەوە دەترسام نەدۆزمەوە. عەلی ئەو شتانەی دوێنێ قسەمان لێ کرد بە هەڵی وەشێنینەوە، با بە پەلە بڕیار نەدەین. وەرە بۆ گەرات. بۆچی بێم؟ وەرە گەرات. عەلی بەڵێ نام کردووە، تکایە نەڵێ کوشتومە. سیرکە تۆش ئاوات لە هاتوانیە؟ عەلی وەرە بازاری پێکەوە بچین، گەر بتوانی پەنجەیەک شتێکی سەقەتکەی مەبەستم چاوترسی بکەی بەسە. ها؟ ئەمە چییە؟ پیسیەکانت. یعنی کوشتت؟ بڵێ بزانم کوشتت؟ کوشتم. کوڕە بڵێ بەڕاستە؟ دوا چاکەشم لەگەڵ کردی. بۆ دووە؟ کۆتایی هات بەو کۆت و زنجیرەی تۆ، کۆت و زنجیرە و منداڵە. عەلی بۆ کوێ دەچی؟ گوێ لە مێشکم ڕادەگرم بزانم ئێستا چی دەڵێ.